قەیرانی دارایی و فشارە سیاسی و ئابووریەکان ڕێژەی کۆچی نایاسایی بۆ هەندەران تا دێت زیاد دەکات. لە سەرەتای هەڵگیرستانی شەڕی داعشەوە تاوەکو مانگی 6 ئەمساڵ زیاتر لە 555,735 هاوڵاتی عراقی بەرەو هەندەران کۆچیان کردووە و لە 47 وڵاتی جیهان داوانامەی پەنابەریان پێشکەش کردووە. ئەو ئامارە تەنها هی ئەوانەیە کە لە سەر و 18 ساڵەوەن و ئەوانشی داوانامەی سیاسیان پێشکەش کردووە، ژمارەیان دیار نییە. هەڵمەتەکە یەکەم جارەمانە فشار خێنسەکەن سەر حکوومەتی هەرێمی کوردستان و سەر لایەنە پەیوەندیدارەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە دەبێت فشارکەن بۆی خەڵکی در بە ڕێگەی نایاسایی کۆچ نەکاوە. خۆشمان لە ڕێگەی ناوەندەکانی خوێندن گەڕان بە شار و شارۆچکەکان، دروستکردنی سیمینار و پانێڵ دەمانوێت خەڵک هۆشیار بکەنەوە سەبارەت بە مەترسیەکانی کۆچی نایاسایی و لەم ڕێگەیەشەوە دەمانێت بە ماوەیەکی دوور و درێژ کاریگەریەک دروستکەین کە چیتر خەڵک بە کەمترین شێوە بیر لەو کاتەوە بە کۆچی نایاسایی بڕۆ. ئێستا زیاتر لە 60,000 پەنابەری عراقی کە لە وڵاتە جیاجیەکانی ئەوروپادان و بە شێوەیەکی نایاسایی کۆچیان کردووە لەژێر هەڕشەی بە زۆر ناردنەوەدان و دوای بڕینی دەیان ڕێگەی مەترسیدار ئێستا مافی پەنابەریان پێنادرێت. توێژەرانی کۆمەڵایەتیش نایشارنەوە. جەنگ و ناسەقامگیری سیاسی و دۆخی خراپی دارایی خەڵک وای کردووە هاوڵاتیان بە ژیانی خۆیان باجی گەیشتن بە ئەوروپا بدەن. مرۆڤ بەرسروشتی خۆی بوونەوەرێکی گەڕۆکە، یعنی حەز ناکات لە شوێنەکە بمێنێتەوە، هەمیشە حەزی بەرەو ئاشکراکردنی شتە نەزانراوەکانی ترە کە خۆی نەیدیون، خۆی ئەزمموی نەکردوون. ئەمە خاڵێکی گرنگە لەوە لە پاڵنەرێکی دەرونی گرنگە کەواکات ئەمانەی کە لێرن بەرەو هەندەران بچن. ئەوشی کە ئەم پاڵنەرە تۆخەکاتەوە یان پاڵی وەکوڵێ بیانووی ئەیاتێ بەهانەی بۆ ئەدۆزێتەوە ئەو دۆخە نەعەدالەتی و نەبوونی کار و نەبوونی ئەمان و جار نەبوونی مستەقبەلێک و ئەمانەیە کە لێرەوە ئەکات ببێتە پاڵنەری ئەوەی کە خۆی لە ئەسڵ لە ناخی مرۆڤ هەیە و بەرەو هەندەران بڕوات. ئەو مەترسیانشی کە لە ڕێگایە ناکاتە ئەوەی سەدی ئەم بابەتە لە عەقڵی ئەم کەسەیە بکات، یعنی وای لێ ناکات بەشی ئەوە ناکات کە قەرارەکەی پێ بگۆڕێیان پەشیمانی کاتەوە لەوە لە دووە خاڵە ئەوێ بگات بەو شوێنەوە ئەوەی کە ئەوێت خۆی تاقی بکاتەوە. بەهۆی بڕیاری ڕێگری لە کۆچی نایاسایی ئێستا سەدان پەنابەر لە گرتوخانەکانی تورکیا و وڵاتانی بەڵکان و یۆناندا بارودۆخێکی خراپ تێدەپەڕێنن. تەنها لە ماوەی 4 ساڵی ڕابردووشدا 274 هاوڵاتی عراقی لە ڕێگا جۆرەجۆرەکانی هەندەراندا گیانیان لەدەست داوە کە لەو ژمارەیە 144یان بێسەر و شوێنن. سەرباری ئەوەی ئەو پەنابەرانەی کە دیپۆر دەکرێنەوە و دەگەڕێنەوە وڵات دۆخی دەرونیان تێک دەچێت و بە تەواوی لە ژیان ناومێت دەبن. ڕامیا عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.